هۆزان هەڵۆ هاوسەرگیری کردووە؟ بە شانازیۆ مژنم هینا و دوو منداڵیشمەیە جودا. تۆ باشترین کۆمیدیکاری لە ئێستادا لە کوردستان؟ ئەمە باشترین کەسم لە کوردستان. ڕاستە برات لە شوێنی تاریک ئیش دەکات؟ بابە ئەو سی و بختە. بۆچی لە ئێستادا لەگەڵ ستافە کۆنەکەت ناتبینی؟ مشکلم و پەیامەکە نەبرە عیزم. هەندێکەیە خوایە لەگەڵی. تاوەکو ئێستا گریاوی بۆچی؟ بەڵێ گریامە. جیهانم پشکنیوە نازدار جوانم زۆر دیوە. تاوی زانیاریەکان لە کلیل میدیا. بێکا کۆزان پێ خۆشحاڵن لە پرۆگرامێکی نوێی کلیل میدیا لەگەڵ ئێمە بەشداری. زۆر سپاس دەکەم مەمنون و خوا خێرتا بنووسیکەوە منیشتان پێک کرد لەو بەرنامەیە زۆر سپاسان. خۆ ئێستا قەردانی لە هیچ کەسێک نەترسێن کەس بە سەرماندا نادا؟ ناوەڵەکە باشە جێمەوەی قچەکە هەموو کەس ناتان بێتە ژێر. زۆر خۆش. با بزانین کاکە هۆزان چێیە؟ خەڵکی چێندەرە تەمەنی چەند؟ بەڵێ کاکەجا من هۆزان هەڵگوردم بەخۆی بابنای هەڵگوردە ئەسڵ بەس ئەمە بە هەڵۆ هاتە پێش مۆزوعەکە هۆزان هەڵۆ 23 ساڵم 23 ساڵەوە زۆر میوە 23 ساڵم و سێم چ بوو؟ خەڵکی چێندە من خەڵکی شاری هەولێرم و بە شانازیەوە زۆر سپاس دەکەم. باشە ئەی چ خزماتیەکت هەیە لەگەڵ شاری کۆیە؟ بەڵێ وڵای کۆی ئەوی هەوای یادگاری پیسەکان بەویداتەوە لە کۆی بەڕاستیان بە شانازیەوە لەوێ ژیان من نزیکەی 7 ساڵ تەمەنی منداڵیم لێوێن دێت بەسەر بردێ لە خانێک کەراون ئەوانە ئەگە شارزایتانەبی کۆی خۆی عفو. ئەی خانەوادەکەتان لە چەند کەس پێکاتوە؟ بەڵێ ئێمە 7 سەر خێزانین 7 سەر 5 براینە و هیچ خوشکەشم نییە. کاکە هۆزان تاوەکو چه ئاستێک خوێندوێتی ڕاستە ئەو زانیارێ بە ئێمە گەیشتووە تاوەکو ئێستاکە پارەی پێمانگەت نەداوە؟ بەڵێ ئەمن پۆلی شەشم تاوا کردیە دوای ئەوە چون بۆ مەحەدەشی 2 ساڵی ئەهلی بوو بەشی بزنسم تاوا کردیە هێشتا پارەکەش نەدا بەخۆی بە قسط بوو قسط بوو ملیۆنێک و 200,000 مایە ئینشاڵڵا دەینەوە زۆر سپاس. یعنی قەرداری ئارێ وەڵڵا قەردار ئارێ وەڵڵا خیندم بە قەر ناکرێ تێدەگەیانە. کاکە هۆزان بۆچی زۆربەی وێنەکان و ڤیددیۆیەکانی لە ماڵەوەیە و زۆربەی کاتش کاتێک کە ڤیددیۆ دەکا دایک و باوکی دەسووری ناکە بەڵام دەنگیان دێتن. وازم دوو پرسیار پێکەوە سکرینشۆت ئەوەزم متربەت کە دوو پرسیارێکەکەمە لۆچە ڤیددیۆکانم هەمووی لە سەربانێ و لە ماڵەیە یەکەمیشت ئەوەیە ئەمن حالیان سیارەم نییە کە سیارەشم نەبوو کەواتە هیچ جێک نیە بچمێ وایە ئەگەوە نیە بدەوە نییە سیارەم نییە غێر سیارەشتەبی دەگەڕی دەسۆی دەسێ جێ خۆش پارەشم نییە ئەوش مەسایلێکی زۆر زۆر گرینگە تێدەگەی لێ هەر لە سەبانێ دەیکەم و سەربانەکەشمان وەزعی زۆر خراپە داوا لێ بردنەکەم. بۆچی لە زۆربەی ڤیددیۆیەکانت دەیبینین توانج لە خەڵک دەدەی ئەو توانجانەمە بەست کێیە؟ توانجی بە زمانی خۆمان کاکە هۆزان واتە ڕەخنا ڕەخنا بە قوڕان مۆزۆی ئەو ڕەخنەیە ئەمن چونکاتە ئەو تەمەنەی هاتیمە تا 23 ساڵی هاتیمە هەندم دەردەسەری و کەند و کۆس و قۆرت هەبووە لە ژیانم لۆی ئێستا دەمەوێت بە خەڵکی پیشاندەم کە ئەو غەڵەتانەیە من کردیتم شەیتانیانێکە من کردیتم دووار ناکەنەوە لێ تعلیقا لێت دەم هەتا شتەکە پێک بڵ. چیت هەیە بۆ ئەو کەسانەی لە سۆشیال میدیا یەکتری دەشکێنەوە؟ مهمە وەڵام من حەز ناکەم کەس بشتێنەوە حەز دەکەم هەموو کات یەکتری پشتگیریەک بکەین و لە پشتێک بین و بەڵێ چ بە عاد لە زیە لە زیێ غادە داوا لێ نەکەم تعلیق لێدان لە کەسی بەرامبەر شتێکی یەکجار ناشیرنە یعنی پێویست ناکە تعلیق لەوی دەی لێوی دەی لە زیاتیوێ پشتیەک بگرین یعنی یەکێک دەوێت ئیشێک بکە 50 کەس دەدەی مەیکە نابی لۆ تعلیقات و بینە و بیش ئەوا مەکەن تعلیقی لێ مەدەن توانز یەکتری مەدەن یارمەتیەکتر بدەن بۆ ئەوی ژیانێکی تەبا بژین بەیەکەوە. ئەو ڤیددیۆیانەی هۆزان هەڵۆ دەیکاتن ئایا ئەو ژانی ڕاستەقینەی خۆیەتی یان هەمووی ئاکتا دوورە لە ڕاستی؟ بەڵێ بەڵێ ناناکی لەم ژیانی شخصی خۆم هەیە و ژیانی سناپ و چوونە دەرێ ئەوە ژیانەچکەیە ئەم دوونە ژیان مێ ژیانێک شخصی خۆمە ئەوانێک کە دەگریم لە بنجێ هەموو کات غەم خەفەتمەیە ژیانەکەی کەش ئەوە لۆ ئەوەیە دووبارە دەکەمەوە هەتا خەڵک لێم تێبگا ئەو شتانی بەسەر ماتیە لۆ ئێوە هەتا ئەنگۆش ئاگادار بن و بەڵێ هەموو کاتێک ئەوە دڵخۆشی یان تەنها لە پێش کامێرەوە؟ وەڵڵی هەموو کات غەم خەفەتمەیە یعنی لە پشت پێکەنینەکانی من عەجەب چگیریانێکە وجا حساب خۆتکە. چۆن بۆ هاتیە ناو دنیای کۆمیدیا ڕێکۆت بوو یاخود بەرنامەت بۆ داڕێشت بوو؟ با قۆڕان زۆر لە ناکاو بوو بە پەلە و بە عەجەلەش بوو لەو گۆڕانە بەناو بانگ ماگەم هیچ نەبوو نە پلان لۆدا نابوو نە بە تەمایەتیش بووم بەخۆم قسەم دەکرد لە برادەرە نزیکانم پێم پێ دەکەنین بەس لەگەڵم پێ دەکەنین ئەوجا دوایە شتەکە پێکات ئینشاڵڵا. سەرەتای دەرکەوتنت لەگەڵ چەند کەسایەتیەک بووی بەڵام بۆ ئێستا لەگەڵ ئەوان ناتبینین؟ مقدرە
والله ئەو نازم کو جواب بدەم بەڕاستی هەندێک شت هەبوو هەندێک مشکلەی بچووک کان گەورە بوو مێژ بوو بۆ گامێش لێ بینمان تێک چوو داوای شەربەتە چم کرد بوو ئێستا لە پشکامی دەم عفوتخۆ زۆر سپاس مەمنون برامێ قزوو شەربەتەتی ناوە شەربەت مەمنونم سپاس خوا خێر نووسی خۆت مەدزەوە لە پرسیارەکە هیچ هۆکارێک نییە؟ ناوەڵە خۆڕازان ناوەڵ هیچ هۆکارەکە ئەوەیە هەندێک مشکلەمان هەبوو هەندێک مشکلە لە بین یەکە بوو ئەو چێ تەلەفۆن دەکە هەندێک مشکلەمان هەبوو شتەکە پێک نهاتوو هەر کەسێک چۆ ماڵی خۆی و ئەو مۆزوعەکە بوو ینی زۆربەی کات توان زیان لێ بدەم ئەوەی خۆ دوتت توان زیان لێ بدەم لێ گوتم بە ئەتا نەڕ و خایمە بچم بە پێشکەوم ئینشاڵڵا بەنیازنی دووبارە لەگەڵ هاوڕێی کۆنەکانت سناب بکەوە نەخێر هیچ کاتێک لەگەڵ هەمویان یان لەگەڵ یەک کەسیان بەخوای هەندێک زانین کواتوی شەڕی مشکلم و پێیانمەکە نەبرە عزیزم هەندێک خوایان لەگەڵبی هەندێک شێ لەگەڵ من ئینشاڵڵا و زۆر سپاس دەکەم پرسیار شخصیان ئەی بزانین کاکە هۆزان لە بواری سۆزداری چۆنە لە ئێستادا خۆشەویستیت هەیە؟ واو من خۆشەویستم حەز دەکەوێت پرسیارێ بای ئاخیری ئەگەر زیاد نییە زۆر باشە پرسیارێکی ترما هەیە ئایا هۆزان هەڵۆ تاوەکو ئێستا بۆ هیچ کەسێک گریاوە؟ بەڵێ گریامە عاشق بووە عاشق مەسەلەوەنی بەسکە لە تەمەنی گچکە ئینسان منداڵە بێعقل عقل نییە ئێستاش عقل بێعقل دەبی ئینسان تێدەگەی ئەوجە سەبر عاشقی شتەکان دەبی دەگریە لەو شتەکان دەگریە دەدەشی ئەوە ئەدو تێدەگەی ئەوجامش دۆکتان بڵێ یەک جار دوو سێ جار لەبیرم کاک هۆزان پرسیاری بەشێک لە بینەرەکانت دەڵێن لەوەتی پارەی بەدەستکەتیا بە پۆز بووە پارە هۆکارێکە بۆ ئەوەی لە خۆبایی بی؟ نییە ناوەڵام میسانج زۆر زۆر سادەمە خوا شایدە عین دەچمە دەدێ خەڵک دەمبینی بەخۆ تازیت لەگەرم بووە یان لەگە خەڵکی تێکەڵم و پۆز بەچ لێدەم کا پارە دوو دیاریمیش نەکردێت تا ئێستا ئەو هەموو قسە خۆشە دڵێمیان خۆش کردیا دوو دیار قازاز نەکردی بێزگەلەوە زۆر سادەشم و دەگەڕێم و دەسوڕێم و لەگە منداڵم لەگە بێعقلام بێعقلم لەگە زیرەکە زیر تێکەڵی هەموو نەوەج ئینسانچ دەبم ینی پارە قەت ژیانی نەگۆڕی؟ نانە پارە لەو ژیانیم بگۆڕی بدەم فەقیریم دیتیە من دەزانم پارێک و پێ دەبی ژیان ناگۆڕی بینەرەکانت گلەی لێ دەکەن وەڵامی نامەکان نادەیەوە بدەم جوابی یەکی دەمەوە 5,000 جوابی کامی بدەمەوە ئەجە لێ ئەو مۆزوعەکەیە نامەشم خفل کردێ زۆربەی خەڵک بازەوە دەکەن هۆزان باسی قسەی پلاس هەژدە دەکاتن بە تایبەتی شەوانی پێنجشەمە زۆر شتەیە کە باز دەکا ئایا هۆکارەکەوێ دەتەوێت خەڵک کۆشار بێتەوە یان مەبەستی ترت هەیە؟ بە قۆڕان نادەم سەبەبەکە ئەوەیە پێنجشەم و جومعان بە ڕۆژێک یەکجار پیرۆز و ڕێکوپێکە بەس گەنجەکانمان قەلبیان تێک دەچی شەوان تاخیرێنەوە تووشی شتی غەڵەت دەبن ئەمش لێ داکوبابەکان هۆشیار دەکەمەوە کەەوە ئەگە ئەولادەکەی هاتەوە دەوی بکاتەوە بۆ نەچ بکە ئەگە بۆ گمر خالی نهات حەقتبی لێم تێدەگەیانە بەس دەمەوێت داکوبابەکان هۆشیار کەمەوە ئەگەیان لە ئەولادەکان بی باشە ئەتا تووشی غەڵەت نەبن لە ئەوەن دەمە فقط بەخوا نەپڵاسەش قسە غەڵەت نەکردێت تا ئێستا وەرە لێ قسە غەڵەت نەمکردێ بەس دەمێت داکوباب هۆشیار بیتەوە کەوانەستە جێی تاریک و دوخولی وە وە زۆربەی بینەرەکانیشت پێیان خۆش نەکە و قسانە دەکەی لە بەرەوەی دەڵێن دەستی ئێمەی کەشف کردووە لە ماڵەوە چیت هەیە بۆ ئەوان؟ وڵای ئەو پرسیارەکە لە نازکە بەڕاستی کەشفم کردیە لەوەی جارێکی غەڵەت نەکەی شەیتانە تێ غەڵەتیکە نامێ غەڵەت بکە گیانە لێت کەشف وە کەیف خۆتە خۆشێکی دو-سێ سەعاتی دوخولیە 45,000 دەچی ئەو کەیف خۆتە مشکلی خۆتە بەس دێت کەشف دەکەم نایلم یە خۆشی بینی زۆر سپاس ڕاستە دەڵێن پێشەوەی دەست بەو ئیشە بکەی قەردار بووی لەبەر قەرداری دەست بەو ئیشە کردووە؟ بەڵێ بە شانازی و ئێستاش قەردارم بەخۆی نادەم وەڵە پاریم حەد دەسەمایتەوە وەڵە هەتا دەچمە دەدەم و 5,000 نادم دەبدە لە خۆم حسابی خۆتکە ئێستاش قەردارم بەخۆی ملیۆنێک و 700 بوو 500 دایتەوە ملیۆنێک و 200 مایە ئاساییە لەلات پرسیارەکان فڕی واز لە فڕی پرسیارەکان بینە لات ئاساییە داهاتی ماگانت بۆ بینەرەکانت ئاشکرا بکەی بەخۆی داهاتی ماگانم برێم کووە وڵای ڕسق ناسکە و پرسیار نادەمەوە ڕسق ناسکە داوای لێ بزنەکە دیارە چی بێ کابرا نانە ڕسق ناسکە بەخۆی ناتام باشی بۆچی لە زۆربەی ڤیدیۆکان بە منداڵە فەقیر خۆت پیشان دەدەی؟ وڵای برای عزیزم بخۆم منداڵە فەقیرم و هەموو کات پشتگیری فەقیرەکان دەکەم فەقیرم دەرەجەی خۆش دەوێت دەوڵەمەندم خۆش ناوێنە دەوڵەمەند قەپۆزی ئەوە لە ئاسمانەیە حەزم لە ئینسانی وانە تەکەبەت بۆ شتەکان لێتدا سعاتەکەم بە ڕۆلێک سەبای 5 دەفتەری ئەوم وایە ئەو کالەکەم مارکەیە ئەو ئەم زیاتر ڕۆژان 5 دەوەڵقەی دەخۆم حەزم لە ئینسانی وانە لێ هەم کات پشتگیری فەقیر دەکەم فەقیر ئەوت لێرەیە ناو دڵمە خۆشایەدە هیواتم فەقیرە زۆر سپاس ئایا ڕاستە
بۆ نزیکانە بەشداری لە ستافێک دەکەی وە لەوێن دەرێکا کاری کۆمەدیەکانی خۆت پیشان دەدەی؟ ناوەڵا ناچمەی ستافەچی بەتەنێ هاتیمەوە تا ئێرە هینایە و هەر ئەوهاش دەمینێمەوە تااقەتی ستاف و ستافکاری نییە. بچمە ستافەچی ئازادیم لێوە دەجێتەوە ئەجۆ لێ حەز ناکەم بچمەی ستافەچی ئەوە مفتاحم و باڵیش دەدەمەوە بە کەیف خۆم ئافۆێتە. ئێستا کاتی پرسیارە خۆشەکەیە مامەد نەجمەدین چێە؟ بەڕاستی مامەد نەجمەدین بوونی هەیە؟ بەڵێ بەخۆی مامم نەجمەدین لە خاریج وەختی خۆی تۆ خاریج مامەکمە زۆر خۆش دێ زۆر برادرین یعنی مام و خوازایەت خوازای نیە برای باب مامن ئەو هادی تو هەموو لە من تێکدا عزیزی من مامم نەجمەدین لە خاریج وەختی خۆی تۆ خاریج مامەکمە یەکجا خۆشم دەوێت سوعبەتمێ لەگە هەموو مامەکان ئەم بخۆمە عایلە چین هەموو لەگە یەکتری برادرین ڕێ زۆر احتراممانەیە سنووری سوعبەتمانەیە مام نەجمەدین بەڵێ مەوجودی هەیە لە خاریجا لە ئاخن لە ئاخن دەژی لە ئەڵمانیا هیواتم ئەڵمانیا لە منداڵیەوە و ئینشاڵڵا دێتەوە لە نەورۆزێ پێتام پیشان دەکە مام نەجمەدین چێ؟ ئایا ڕاستە بۆ نزیکانە بەنیازی ئەوەی بچێت دەرەوەی وڵات و بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان بگەڕێی؟ لۆ مەلاکم پارەم لە چێ وچە پیاسی بکەم دەچم بە تەمامە لە تۆ چی ئایس کرێمەچ بخۆم دوابێم قاوەچ لە ئیتالیا نیتم بدا پارەم نییە ئەوە بختانە پێم کردن. یەکێک لە بینەرەکان باس لەوە دەکاتن جارێکیان تەلەفۆن لە بۆ هاتووە لەسەری نووسراوە بێتۆ ژیانم سەرگەردانیە ئەو کەسەیە کێیە؟ بابە ئەو چی و بختە کاکە جار ئەوە گەنجەکە برادرێکی ئەزیزمە ناوی لکنم بە بێتۆ ژیانم سەرگەردانیە کردنیە برادرێکمە ناوی محمودە حەزەکە پێشتان پیشان دەمەگەێ والله محمودە بەخۆی دەبینیتەوە بەها بە برایەتیمانەوە نانە بەخۆی محمودە محمود وەرە محمود تەکبیر کردی ژنان ئەو محمودە بەخۆی بەخۆی ناستەوە. نێزیکترین برادرت لە ئێستادا کێیە؟ کاکە سافیە سافی خۆشی بەخۆی برادری نزیکم یەکجا زۆرە هەمووی ئەزیز و تایبەتە بە سافی لەوەتی هەمە لەگەڵمە پارەی دامێ مەسروفی کردیمە لێ لە پێ ساملا ناکەوی کاکە سافی هیرانی زۆر سپاس دەکەم ئەو سافی پارەی دامێ 1000 گریامە وەڵی مەزوعک لێ باس کەم احتیاریە جارێکی خۆشەویستەکەم وازی نابووم چوینە بەختیاری ناو ساردانیشت بووین ئەم دەستم بە گریانی کرد گریانەکەم نیگرد بگریە سافیشە تەنیشتم بوو هەردێک گۆزانجیان مەگریە هیچ نییە ئەمنی کرد کردو ئەهام کرد سافی بەخۆی گریە گوتمەت لەو دەگری گوتی وڵای لە بەت بەڵێ سافیە و کات باشترین کەسی منە کەسایەت جوانتری شەیە کاکە محەممەد یەک دابینم هەمووی کەسی جوانە کا خەڵا کاکە دەبەستە برادرم زۆرە بە سافی بەجددی تایبەتە زۆر سپاس. ئێمە وەکو کەناڵی کلین میدیا پێمان خۆش نییە زۆر پرسیاری شخصی لە میوانەکانمان بکەین بەڵام ئەو زۆرترین کەس ئەو پرسیارەی نردبوو بۆ ئەمەش پێویستە پرسیارەکە بکەین لەلایەن خۆتۆ دەتوانین وەڵام بدەی و یاننا برایەکت هەیە لە هەندێک شوێن کار دەکاتونەوە لە شتی تاتۆیە و وە چەندین شتی تر ئایا چیت هەیە بۆ خەڵک؟ حوزەکە ناویشی بینە زۆر تەبیعیە لەکنم کاکەم برایەکە مێ ناوی هەردیە هەردی هەڵۆ کە برای هەوزان هەڵەوەی دەکە برای من ئەو برایم وەختی خۆی لە من جیاوازم بوو دانسی دەکرد شتێکی ئاساییە کابرا گەنجە حەزی لێ لە بوارەکەی سەرکەوتوو بوو لە دانسینگ دانسی کە لە من جیاوازم ئەو برایم یەکەم دەرچوو پارەی باشی وەگرت خۆچیوم لۆ کەشف کرد کاکە داێ نەکەم کاکە جان ئەو کە برای من دانسەر وەختی خۆی لە من جیاوازم یەکەم بوو هەر یەکە و بە بەهرەکی هەر یەکە و لە ئیشوکارش سەرکەوتووە وایە ئەو برایشم لە دانسینگ سەرکەوتوو بوو لەمە مۆزوعی تاتۆماتۆش گەنجە لە خۆی حەزی لێە شتێکی ئاساییەوە بەدلی خۆیتە من ناتان بێ مەیکە نازام چە لۆ ئیشەکەی خۆشی ئیش و کەسابەتی ئەوەیە یعنی دەستە ئیشی خۆی بەڵێ کوپێکی دەچی دێتەوە حەقی بە هیچ دانیە ئیشەکەی وایە کو ئێستا تو ئیش دەکە ئیشی من سناپچیە سناپی دەکەم ئیشەکەی من وایە ئیش خۆم دەکەم دەچمە ماڵی دەنوم هەر یەکە بە ئیشی خۆی ئەو برایشم داکو بام لێ رازی لە خۆی بە زیادبی ها بە عایلی هەموو لێ رازینە نەغەڵەتە چ کردێت تا ئێستا چمە جارێک یەک لە دەکەیدا بدێ ئەوە بدێ کاکە مشکلی هەیە و برایەت نییە لەخوای بە زیادبی ئیش کاری خۆی وایە هیوایەتی وایە حەزی وایە لۆ هیچ کارخنە لەو برای مەگرن ئەو ژیانی خۆی دەکەو ژیان شخص خۆیتی ئەو حەز دەکەی با ئەو بێ بەرنامەکەی من ناکەم بەڵێ ڕاستەوە زان هەڵۆ ژنی هێناوە خۆی بابە بەڵێ من دوم داڵیش بەڵێ بە شانازیەوە مژنم هینا و دوم داڵیشمەیە ژم لە چێ برایزم بەخۆ من داڵ دوونیمە ئەمووە نازەم نانی بخۆم ژنی چ بینم بەس پێ دەکەنی برای من نەخێر من ژن نهێناوە ئەوە با چ پێ دەکەنی بەسە کاکە ژن نینە ئەوە غەڵەتە ناوەڵە نەژنیم ئەم نازەم ژنیش ئەوەکەم دووبارە بەخێر بێ و کاکۆزان لەو بەشەی کلیل میدیا چەند شتێکمان بۆ تۆ داناوە بە تایبەتی چەند کەسایەتیەک دەتوانین لە نێوان دوو کەسایەتی دانەیەکیان هەڵبژێری چەند ئۆفرێکیشمان بۆ جەناب داناوە یەکێک لە پرسیارەکان دەتوانی بڵێ هەردووچیان وەوی تریشیان چاڵێنجێکت پێ دەکەین
لەوە دڵنیابە. یەکەمی پرسیارمان لە نێوان دوو کەسایەتی دیاری سۆشال میدیا میران مارمار یاخود هەڵۆ کەریم کامیان هەڵەبژێری؟ ای بابا وڵای هەردووچیان دوو کەسایەتی جوان و سەرکەوتونە هیوادارم سەرکەوتوتریش بن لە ئیشەکانی خۆیان بەڕاستی ئینسانی سەرکەوتون بە زۆڵای نازم سپێ بدەم میدانش برادرمە هەڵۆش برادرمە ئێستام چ جواب دەمەوە کاکە هەڵۆ کەریم ئەستێرەی وەگرتی پیرۆزی بی با میران مارمار وڵای نازم سپێ بدەم هەردووچیان بدەم داوا لێ بدەکەم. ڕیال مەدرید یان بەرشلۆنا؟ وەڵام بەخۆم هیوایەتم میسی با بەرشلۆنەی خۆمامی میسی ميسي muchas gracias afición está para mostrar شو هو كريستيانو ميسي بالله برشلونة بالله داول هوليود یان بۆلیوود؟ هوليود سمايل نا هوليود هوليود دكتور هوليود يعني مقصد فيلم هوليود بوليود كاك هم كلاو دو درس مستشفى دس بيز ما تدس او هوليود هم كاك كي وادن فيلم لايف گۆرانی کوردی یان گۆرانی بیانی؟ گۆرانی کوردی خۆمە بابا تاریخ تۆفیق جیهانم پشکنیوە نازدار جوانم زۆر دیوە ئای هەوار کوردی خۆمە بڵێ. کاکە ئۆزان ئێستا کاتی پرسیارە قورسەکەیە ئەگە وەڵاممان نەدێوە چاڵێنجت پێ دەکەین لە نێوان دایک و باوکێت کامیان هەڵدەبژێری؟ ئەو دایە بابا وەڵای هەردووچیان خۆش دەوێت بەس چکە پارەکان زیاتر لەکن داکمە داکەم هەڵ دەگری وەڵای بابشم خۆش دەوێت وڵای جوان نادەمەوە هەردووچیان خۆش دەوێت کاکە بام ها بە چاوم داتەوە دەدێتم بەخێو کردیە بەسەم دەستی با ماز دەکەم دەستی داکەم هەردووچیان دوو کەسایەتی ئەزیزی ژیان من بەخۆی جواب نادەمەوە. بەڵام ئێمە هیچ وەڵامێکمان بەدەست نەکات ئامادەی بۆ چاڵەنجەکەت؟ جواب نادەمەوە چاڵنجەکەمان هەرەوەنیەوە هادانیشی هیچ بکەم تەقلید بڕاک و ئێستا دەبینینەوە چم لێ دەکەن کودێک دقە سێ تەقلە پێ لێ دەن. کاکۆزان چاڵێنجەکەمان ئەوەیە دەوی بڵێ من باشترین کۆمیدیمە لە کوردستان ئەوە هاواریش بکەی بە سەرچاو ئەوجا بخۆم باشترین کەسم هاواکەم بڵێ هێشتا هاواکەم هاواکە ئەکید بڵێ ئەمن باشترین کەسم لە کوردستان باشترینم ها بەڵێ زۆر باشم زۆر کوپێکم میساجی هیواتم فێرە جم بووم بەس هێشتا ئێستا لێوە نهاتمەوە نازانم باشترینمە من باشترین کەسم باشترینم کاکۆزان دووبارە بەخێر بێوە زۆر سپاس پێمان خۆشە ئەم زارە چەند پرسیارێک لێ بکەین تەنها بێگوشە وەڵامان بەس بە نەبی واگالین خەمە نەبی قاتەشێشتە نەبێتەوە قەدمی حەفلێ بدام بەڵێ جواترین دیاری لە ژیانت چییە؟ جواترین دیاری لە ژیانی من بەڵێ ئەو داکوبابمەوە کێ باشترین فریاد ڕەستە لە ژیانت؟ فریادە زەعینچە یعنی یارمەتی دەدات لە ژیان خوای گەورە رب العالمین بەڵێ خوای گەورە کێمە ترسیدارترین کەسە لە ژیانت؟ برادر کێم باشترین کەسەکان لە ژیان جواترین شت لە ژیانت چییە؟ جواترین شت لە ژیانی من بەڵێ بینەرەکانمە ئەو کەسانی دەمبینن هەمویانم خۆش دێت. گەورەترین نهێنی لە ژیانی کاکۆزان چییە؟ نهێنی من لە ژیانم بەڵێ خۆ جێنیمە پێ دوێندا نهێنی عینچی عین نهێنی بە کەس نارێت. ئاساترین شت لە ژیانی کاکۆزان چییە؟ درۆکردن ها بە چەقەنە درۆ لێ دەکەم بەقوتی لە دۆرادمێ ئەو درێژ سەر پێی. کاکۆزان لە سەرەتای پرۆگرامەکە پرسیار ئەومان لێ کردی ئایا خۆشەویستت چییە خۆشەویستت هەیە لە ئێستایانیتت؟ باقڕانم گوتم لە ئاخیر بەجبێلە بەڵێ ئەوزە لۆس بینە پرسیارەکە یەک جاری هە بێک جای جواب بدە نۆ کۆمنت وڵای نۆتۆ جواب بەخۆی پارە خۆشەویستە بەسەر باسی کەسایەت دەکەی کەس چێ بەخۆی جواب نۆ کۆمنت شی لێ دانیشتمەکە پێما خۆش بەسەر هاتێکی خۆش لە ژیانت بۆمان باز بکەی هیچ بەسەر هاتێکی خۆشەیە بەسەراتی خۆ هەبوو نەبوو دوو پشی لەو سەگەکە بوو سەگە چاوزەخەکەی کە هەمان بوو بە قورآن نازم چ لە باسم براکەم نانم دەدای هەموو ڕۆژێ چت پێ بدەم نازام بە قورآن بەسەرات لەو دقەی ئێستا حالێن نازم چ پێ سەگیان پشیلە نەخۆشم سەگیان پشیلە لەبەر چە؟ ئەوە ئەگە بتەوێت ڕازیکردنی کێت بەڕاستی عفو ئەو قسە نابی بکەن بەرنا نابی نا بەخۆی پشی دەزانێت چێ گەنج و مەزێک نەخۆی دادنێ کچی زۆر پشیلەمە چیمەندۆی خۆمە جێلینە پشیلەم بەدوی دەکەم لە کۆڵای وەڵا بە پێلاقە بەنەعە بەڵێ بەس پشیلە خۆشە جوان ڕێک پێکە زۆر سپاس دەکەین لە کۆتای چیت هەیە بۆ کلیل میدیا بۆ پرۆگرامەکەمان زۆر سپاسان دەکەم کلیل میدیا بەڕاستی بەرنامەیەکی یەکجار جوان ڕێک پێکە هاتە پرسیار شخصی هەیە لێم دەکات و هەمیش ئەوەی جەوم هەبی جوابی دەم ئەگەر زۆر حیساب عفو کلیل میدیا بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە هیوادارم بەڵێ پێش چی قسەشما کرد لە بەحەز دەکەم لە پاشە من هەڵۆکەریم بینی ڕاست هێشتا پرسیارمان نەکرد خۆم لێت دەکەم هەوادانە لە سەقەت دەکەی شەکەی
بكم زارت پێت خۆشە کۆتایی کەس چێمە والله پێت خۆشە لە پاشە چێ بەژای پرۆگرام والله لە پاشە من حەز دەکەم هیچ بەرنامە شتێ بەجێ ها بەخۆت قەردانی بەخۆت قەردانی بەخۆت قەردانی وا بەرنامە دەکەم هۆسی لەوە حەمە بە بەڵێ لە پاشم حەز دەکەم ئەڵۆ کەریم بێ بزانم ئەو ئەستێدە زەدی بە چوە گرتێ و برا بەڕێزم لۆ ئەستێدە کووە گرت دەمێ لە پاشم بینی هەندێک پرسیای لێ بکەی شێتیکەی بەڵێ ئەڵۆ کەریم بابێ لە پاشم لە کۆتایی هیچ قسێک نەما والله لە کۆتایی سوپاسی هەموو لایش دەکەم و سوپاسی جەناب شتان دەکەم و کلیل میدیا بە تایبەتی سوپاسێک بێ بینەرەکانی خۆم دەکەم چای هەموو تاماز دەکەم ئینشاءالله لە مۆ دو پلان زواترم دەبی لە سناپی ڕکلامی لە سناپی خۆم بکەم بکەی هۆزان دۆت هەڵۆ یەک ئێڵەکە دوو ئێڵە لە سناپی ئادم کەن ئینشاءالله شتی نوێتر لە ڕێ و شتی جوانتر تا پێشکەش دەکەم ئەویش بە پشتیوانی خوای گەورەیە ئینشاءالله لە فەزلی خۆیە بەڵێ زۆر سپاسان چاو تاماز قەردە چای هەموو قەردارەکانیش ماز دەکەم ئەوە زۆر مهم بوو قەردە عیبە والله عیبە کورە قەردە کورە توش سەر قەردە کورە کو خەولی دەکەوی والله چاو فەرعی دەکەێت تا چیوە مالێ قەردە زۆر سپاس قەردە